بێگومان ئێمە ئەمڕۆ لێرەین ساڵیادی یەکێک لە ئەستێرە دیارەکانی شەرقی ئەوسەط ئەکەینەوە بەگشتی و یەکێک لە کەسایەتیە دیارەکانی عێراق. بێگومان هەڤاڵ مام جەلال کەسایەتیەکی دیاری عێراق بوو کە توانی بووی چەتێکی کۆکەرەوە بێ بۆ هەموو لایەنە جیاوازەکانی عێراق بە هەموو بیر و بۆچوونە جیاوازەکان و مەزاهیبە جیاوازەکان و کیانە جیاوازەکانەوە. بەداخەوە لە دوای نەخۆشکەوتنی بەجێهێشتنی گۆڕپانی سیاسی عێراق تا ئێستا نەتوانراوە ئەو فەراغە پڕ بکرێتەوە و کەسایەتیەک دروست بکرێت کە بتوانێت چەتری کۆکەرەوە بێ بۆ هەموو عێراقیەکان. ئێمە ئەمڕۆ لێرەی نەک تەنها لە یادی ساڵیادی کۆچی ئەو بکەینەوە بەڵکو بەبیر خۆمانیش بێنینەوە ئەو ڕێبازەی کە ئەوان لەسەری بوون، ئەو ڕێبازەی کە سەرکردەکانمان لەسەری بوون، شەهیدەکانمان لە پێناویە شەهید بوون و ئەو ئامانجانەی کە ئەوان لە پێناویە خەباتیان کردەوە هێشتا بەدی نەهاتوون. ئەوە زۆر گرنگەکەوە ئێمە لێرە هەموو جارێک بەبیر خۆمانی بێنینەوە لە پێناوچی ئێمە خەباتەکەین. گرنگە ئەمڕۆ لیستی هاوپەیمانی کوردستان کە لەسەر هەمان ڕێچکە دروست بوون بۆ ئەوەی بتوانن بیر و بۆچوونی هەڤاڵ مام جەلال و خوا لێ خۆش بوو کاک نەوشیروان پێکەوە ئەو ئامانجانەی کە بەدی نەهاتوون بتوانن بەدی بێنن. بۆیە لێرەشەوە کە ئەمڕۆ هەڵبژاردنەوە بەرەو هەڵبژاردن هەنگاوەنین هیوادارم کەەوە هەموو متمانەی خۆیان بە کاندیدەکانی لیستی هاوپەیمانی بن بۆی ئێمە بتوانین ئەو ئامانجانە بەدی بێنین و ئەو بۆچوونانەی ئەوان بگەێنینە شوێنی خۆی.